سەبارەت بە داواکاری تورکمانەکان بۆ وەرگرتنی پۆست لە کابینەی داهاتوودا ئەوان داوا دەکەنیان وەزارەتێکی خزمەتگوزاریان پێ بدرێت یان ئەوە تا پۆستی جێگیری سەرۆک کۆماریان پێ بدرێت لەسەر ئەم بابەتە من میوانێکم لەگەڵ دەبێت بەڕێز محەممەد سەمعان ئاغا ئۆغڵ و گوتەبێژی فەرمیبەرەی تورکمانی لە کەرکووکەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز محەممەد ئەم کاتتان باش. ئەم داواکاری ئەمڕۆ بە فەرمی گەیاندۆتانە محەممەد شیع سوودانی کە ئێوە داوای پۆستێکی خزمەتگوزاری یاخود وەزارەتێکی خزمەتگوزاری یان جێگیری سەرۆک کۆمار دەکەن و وەڵامی ئەوان چی بووە گەر پێتان گوتون؟ بەڵێ ئێوارەتان باش سڵاو و ڕێز بۆ ئێوە و بۆ بینەرانی بەڕێز. وەکو دەزانێن ئەمڕۆ لە بەغدای پایتەخت لە بارگای بەرەی تورکمانی بە کۆبوونەوەیەکی بەرفراوان هەبوو بۆ لیستی بەرەی تورکمانی عێراقی یەکگرتوو بە ئامادەبوونی لایەنەکان و سەرۆکی جەبهەی تورکمانی بەڕێز حەسەن تۆران هەروەها پەرلەمانتارانی بەرەی تورکمانی یەکگرتوو لە بەڕێزان ئەرشەد ساڵحی و سەرۆکی فراکسیۆنی بەرەی تورکمانی لە پەرلەمانی عێراقدا لە کۆبوونەوەکەدا بەیاننامەیەک خوێندرایەوە، بەیاننامەیەک بۆ دەستگاکانی ڕاگەاندن لە کۆنگرە فڕانسێکی ڕۆژنەماونی خوێندرایەوە، داوای کرد کە پێویستە نوێنەری تورکمانەکانیش پۆستیان هەبێت لە کابینەی نوێی حکوومەتی عێراق کە نوێنەرایەتی پێکاتی تورکمان بکات کە وەزارەتێکی خەدەمی بێت لە هەمان کاتدا جێگیری سەرۆک کۆمار و پۆستی دیکەشمان هەبێ نەک تەنها ئەم دوو پۆستە وەزاریە بەڵکو لەسەر ئاستی بریکارەکانی وەزیر لە هەمان کاتدا ئاستەکانی دیکەش ئێمە داوای پۆست دەکەین. ئەمڕۆ تورکمانەکان خوێنیان بەخشیوە لە هەر بستێکی خاچی عێراقدا بەرەنگاری داعشی تیرۆریستی بوونەوە قوربانی زۆریان بۆ ئەم خاکە داوە. بەڕاستی شتێکی معقول نییە کاتێک کە حکوومەتی عێراق لە بەغدا پێک دێت ئێمە فرامۆش بکرێن، ئەمە شتێکی قبوڵە کراو نییە چونکە پێکاتەی تورکمان پێکاتەی سەرەکیە جوگرافیەیەشی هەیە لە تەلعفەرەوە درەژ دەبێتەوە تاوەکو کفری بۆیە پێویستە پێکاتەی تورکمانی لە حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی بەڕاستی نوێنەری هەبێت. کاتێکەوە ئێمە کە لەگەڵمان دیداریمان کرد کە ئەو گوتی حکوومەتێک پێک دەهێنم کەەوە نوێنەرای تەواوی پێکاتەکانی گەلی عێراق لە کورد و عەرەب و تورکمان و کریسیانەکان و نوێنەرایەتی زۆرینەی لایەنە سیاسیەکان بکات. ئەمە قسەی سوودانی بوو. ئێستاش ئێمە دەیڵێنەوە پێویستە لەسەر لایەنە سیاسیەکان کە ئێمە هۆشداریان پێدەدەین کە پێویستە لەگەڵ داواکاریەکانی ئێمە بێمە پەیامەکەی ئێمە زۆر ڕوون و ئاشکرایە بۆ تەواوی لایەنە سیاسیەکان پەیامی ئێمە ئەوەیەکەوە تەنانە بۆ لایەنە کوردیەکانیش کە ئەوانەش بەشێکن لە لایەنە سیاسیەکان تەنانە لەسەر لایەنە کوردیەکانیش پێویستە پاڵپشتی داواکاریەکانی ئێمە بکەن بۆ ئەوەی کە چونکە پێکاتی تورکمان پێکاتێکی بنچینەیە لە عێراقدا. ئەوان هیچ وەڵامێکی ئێوەیان داوەتەوە لایەنە سیاسیەکان چیان بێەوە گوتووە؟ ئەو پۆستانەتان پێدەدەن؟ وەزارەتتان پێدەدەن؟ بەڕاشکاوە دەیڵێن کاتێک ئێمە دیدارمان لەگەڵ بەڕێز محەممەد شیع سوودانی و هەبوو لەگەڵ زۆرینەی لایەنە سیاسیەکان لە بەغدا هەمووان بە ئێمان ڕاگەیان کە پێویستە پێکاتی تورکمانیش نوێنەری خۆیان هەبێ، بەڵام بەڕێز محەممەد شیع سوودانی بە ئێمەی ڕاگەیان کەەوە هەندێک لایەنی سیاسی هەن فشار لەسەر بەڕێز سوودانی دەکەن بۆ ئەوەی کەەوە پێکاتی تورکمانی فەرامۆش بکرێت بەهۆی ناکۆشی سیاسیەوە. ئەمەش ئێمە ئەمڕۆ داوا دەکەین کەەوە نوێنەرانی ئێمە لە حکوومەتدا هەبن چونکە چەندین دۆسی گرنگ هەن کە پارێزگاریان لێ بکەین لەوانە بابەتی دەستگا ئەمنیەکان مانەوەیان لە کەرکووک، بابەتی نەخشەڕێگەی داهاتووی کەرکووک لە ڕێگەی کەناڵەکەی ئێوەوە داوا دەکەین تورکمانەکان داوای پارێزگاری کەرکووکیش دەکەن لە هەمان کاتدا تاوەکو هەڵبژاردننی ئەنجومی پارێزگاکان لە کەرکووک دەکرێت. زۆر بابەتی دیکەشن کە پێویستە یەکلا بکرێنەوە بابەتی زەویە کوشتتوکاڵەکان تاوەکو ئێستا لە کەرکووک ناکۆچیان لەسەرە پێویستە نوێنەری تورکمان لە حکوومەتدا هەبێت بۆ ئەوەی دەنجی تورکمان بگات بە لایەنەکان حکوومەتی داهاتوودا. ئەوانەی کە فشار لە سوودانی دەکەن بۆ ئەوەی تورکمانەکان فەرامۆش بکرێن.
يعني حتى أكون بۆ ئەوەی کە ڕاشکاو بم لەگەڵتدا پەیامەکەی کە ئەو پەیامەی بە ئێمە گەیشتووە کەەوە هەندێک لایانی سیاسی کوردی هەن کە دانەوێت کە ئێمە پۆست وەرنەگرین یاخود پۆستێکی وەزاری لە حکوومەتی داهاتووی عێراقدا بەهۆی ئەوەی کەەوە لە کەرکووک ڕوویدا ئەمەیە پەیامەکە. ئەو لایەنە کوردیانە چێن؟ يعني حينما يقول کاتێکەوە دڵین لایەنە کوردیەکان هەمووان دەزانن کە چێە هەردوو حزبی حکومڕان لە هەرێمی کوردستان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوانە حکومڕانی هەرێمی کوردستان بۆیە ئێمە پێمان وایە لەسەر هەردوو حزبی کوردیەکە پێویستە پاڵپشتی گەلی تورکمان بکەن کە ئێوان ئەم بەشێکن لە پێکاتێکی سەرەکی لە گەلی عێراقیدا هەروەها لە هەمان کاتدا پێویستە پێکاتەی تورکمان لە حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕۆڵیان هەبێت لە حکوومەتەکانی داهاتووی هەرێمی کوردستانیش چونکە پێکاتەی تورکمان پێکاتێکی سەرەکیە لە هەرێمی کوردستاندا بە هەمان شێوە. زۆر باشە بەڵام بەڕێز محەممەد لە هەرێمی کوردستان تورکمانەکان فەرامۆش نەکراون بۆچی کورد بێن بە محەممەد شیع سوودانی بڵێن پۆست بە تورکمانەکان نەدەن ئێوە وەزیرتان هەیە لە کابینەی نوێی حکوومەت هەرێمی کوردستانە وەزیرەکەش لە بەرەی تورکمانیە. نعم بەڵێ يعني أولا یەکەم القادة السياسيين سەرکردە سیاسەکانی کورد داوای پۆستی دیکە دەکەن لەم سۆنگەوە بەڕێز محەممەد شیع سوودانی دەوێت ئەگەر هاتوو بدرێت بەلایەنە کوردیەکان و پارتە کوردیەکان ئەوە ئەو کاتە لەسەر حسابی پێکاتەی تورکمان دەبێت ئەمە خاڵێکی دیکە ئەمڕۆ بەڵێ وەزیر هەیە لە وەزیری پێکاتەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان کە بەڕێز ئایدن معروف نوێنەراتی دەکات کە یەکێکە لە سەرکردەکانی بەرەی تورکمانی بەڵام ئەمە بەس نییە ئەمڕۆ پێکاتەی تورکمانی ڕێژێکی زۆر لە حکوومەت لە هەرێمی کوردستان پێکرێن لە ڕووی دانیشتوانەوە نوێنەراتی ئێمە لە ئەنجومەنی پارێزگاکاندا لە هەمان کاتدا لە پەرلەماندا لە هەمان کاتدا کە ڕێژێژی زۆر کەمە بۆ پێکاتی تورکمانی کە بەڕاستی پێکاتی تورکمانی شایستەی زیاترە لە هەرێمی کوردستاندا بۆیە پێویستە جێگیری سەرۆکوەزیران جێگیری سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان بە پێکاتی تورکمان بدرێت پێویستە وەزارەتەکان لە هەمان کاتدا لە حکوومەتی هەرێمی کوردستاندا زیاتر بکرێن نەک تەنها کیفایەت بکرێت بە یەک وەزارەت لە هەمان کاتدا داوای پۆستی پارێزگاری هەولێرش داوای دەکەین چونکە تورکمان بەڕاستی چڕی دانیشتوانان زۆرە لە پارێزگاری هەولێر بۆی داوای پۆستی پارێزگاریش ڕەنگە بکەین. زۆر باشە بە ئەمێ بە ڕاشکایی پێم بڵێ ئەوەی لە هەرێمی کوردستان بۆ تورکمانەکان کراوە لە بەغدا بۆتان کراوە؟ يعني سأتحدث بكل صراحة زۆر بە ڕاشکاوی قسە دەکەم پەیامی ئێمە بۆ برایانی گەلی کورد لە هەرێمی کوردستان ئەوەیەکە بەو بزانن پێکاتەی تورکمان لە هەندێک لایەن تەنها وەزیری دەوڵەتی هەبووە لە بەغدا لە هەمان کاتدا لە هەرێمیش هەمان وەزیری دەوڵەتی هەیە بۆ کاروباری پێکاتەکان پێویستە ڕۆڵی کاریگەرێتیان هەبێ لە هەرێمی کوردستان و لە عێراق چونکە عێراق بۆ عێراقیەکان بێت قسێکمان یەک قسە بێت بۆ خزمەتگوزاریکردنی گەلی عێراق و عێراقیەکان. پێت نەگوتم لە کامیان زیاتر گرنگیتان پێدراوە؟ لا أنا أجبت بكل صراحة. من بەڕاشکایی وەڵام دایەوە ئەمڕۆ پێکاتەی تورکمان هەروەکو زۆر فەرامۆش کراوە لە هەرێمی کوردستان مش فەرامۆش کراوە چونکە نوێنەراتی پێکاتی تورکمان بە وەزارەتێک بەس نییە بەڕاستی فەرامۆش کراون پێویستمان بە زیاتر و زیاتر هەیە بۆ ئەوەی کە تورکمان دەنجی خۆیان هەبێت بە زمانی خۆیان بە ڕۆشنبیری خۆیان پاڵپشتی خوێنی تورکمانی بکرێت لە هەرێمی کوردستاندا زۆر بابەتەیە کە پێویستە لە هەرێمی کوردستان گرنگی پێ بدرێت هەروەکو چۆن ئێمە لە هەمان کاتدا قوتابخانەی تورکمانی هەیە بەڕێز محەممەد لە هەولێر قوتابخانەی تورکمانی هەیە سکرتێری پەرلەمان لە تورکمانەکانە وەزیری هەرێم بۆ کاری پێکاتەکان هەر لە تورکمانەکانە
لە بەغداوانەتان هەیە؟ يعني اليوم ايضا ئەمڕۆ لە هەمان کاتدا ئێمە قوتابخانەی تورکمانیمان هەیە لە کەرکووک لە سەلاحەدین لە دیالە لە مۆسڵ هەروەکو چۆن لە هەرێمی کوردستان هەیە بۆ ئەوەی کەوا بە وجدانیەوە قسە بکەم ڕاستە پاڵپشتی هەیە بۆ تورکمانەکە لە هەرێمی کوردستان بەڵام پێویستمان بە پاڵپشتی زیاترە لە حکوومەتی فدراڵی تەنانەت لە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر پێداویستەکانیان بۆ دابین نەکراوە پێویستیان بە پاڵپشتی لۆجستی زیاتر هەیە بۆ قوتابخانە تورکمانیەکان لە ئامامۆستایان بەڕاستی میلاکی زیاترمان پێویستمان بە پاڵپشتی زیاترە بۆ ئەوەی کەوا پاڵپشتەکە بەرفراوتر بێ بۆ ئەوەی کەوا جیاوازی لە نێوان پێکاتەکان نەکرێت. زۆر باشە سپاس بۆ بەڕێز محەممەد سەمعان ئاغا ئۆغڵو وتەبێژی فەرمیبەری تورکمانی کە لە کەرکووکەوە لەگەڵمان بووی.